ئەم ناوەندە کتێبخانەیە کە بە ناوی سلێمانی شارەگە شاوەکەی جەمال بابان کە پێشتر ئەم نازناوەی بۆ خزمەتی مێژووی شاری سلێمانی ناوناوە نووسەر و مێژوونووس جەمال بابان بۆ ئەوەی بەردەوامی بە ڕۆحی ئەو ئەزیزەمان بدرێت و ناوەکەش بە گەشاوەی بمێنێتەوە چونکە شاری سلێمانی ئەوە 240 ساڵ بەسەر بنیاد و دروستکردن و ژیان تێیدا بەردەوام ئەگوزەرێ بەرەو پێشچوونی زۆر ئەڕوات و ئێمە ئەو ناوەندەمان بە ئامانجی ئەوە کردوێتەوە کە سەرجەم بەرهەمەکانی و ئەو بەڵگەنامانەی کە خزمەت بە سلێمانی و بە مێژووی سلێمانی و بە کەسەکانی ئەکا بەردەوام بین لەسەری و هەوڵ بدەین کتێب دەرکەین و گۆڤاری بابانمان هەیە بەردەوام لە چاپی ئەدەینەوە لە ژمارەی نوێیدا. دیارە ئێمە ناوەندی ڕۆشنبیری چی گرنگە لە شاری سلێمانی کراوەتەوانێ ئەم ناوەندە ڕۆشنبیریە کە بابەتێکی ئەمانەوێت کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەبێ بە جیاوازە ناوەندە ڕۆشنبیری و کللتوریەکانی تر معلومی جەنابتانە کە ئێمەی کورد لە ڕاستیایی چێرە بابەتانەی کە زۆر لە لامان ئێستا فەرامۆش کراوە ئەویش لایەنی کللتوریە گرنگیدانە بە لایەنی کللتور گرنگیدانە بە لایەنی ڕۆشنبیری لە ڕاستی هەموو خەڵکی ئێمە زیاتر مەیلی بەلای لایەنە سیاسیەکەیەوەیە مەیلی بەلای لایەنە ئابوووریەکەوەیە کە ئەوە بۆ بە هەمی سەرەکی لە ڕاستیە لایەنە کللتوری و لایەنە ڕۆشنبیریەکە فەرامۆش کراوە هۆکاری سەرگیشتەوەی کە ئەم لایەنە فەرامۆش کراوە ئەمەیە کە بۆتە هۆیەوەی کە خەڵکی ئێمە لە ڕاستیە بەرەو دواوە بچێت بیرکردنەوەی کەم بێ و ئەم بەپێی مێژووی دنیا ژەگەر سەیری بکەیت لە دنیاە یەکەمین شت کە بایەخی پێدرێ بوارە کللتوریەکانە بوارە ڕۆشنبیریەکانە ئەو لایەنانە زیاتر بایەخان پێدرێ و بەرەو پێشەوە درێت چونکە کللتور ژێرخانی کۆمەلگایە هەتا تۆ ژێرخانەکەت بەهێز نەکەی ناتوانانی سەرخانەکەت بەهێز بێ و پتە بێ ئەوەی کە لە لای ئێمە هەیە لە ڕاستیە ئەوەیە کە ژێرخانمان لاوازە بۆیە لەو ڕوانگەیەوە ئێمە هەوڵمان داوە کە مۆمێک هەڵکەین لەم ناوەیە واتە هەر خەڵکی هەر کەسە و لە لایەکەوە خەریکە خەڵکی زۆرمانێک ێستا لە بواری کللتوری ڕۆشنبیریە خەریکە ئێمە ژەمانەوێ جێدەستێکمان دیار بێ مۆمێک بین لەو مۆمانەتوانی زیاتر ئەم لایەنە ڕووناک بکەینەوانێ و بایەخێک بدەین بە بواری ڕۆشنبیری کوردی بە شێوەیەکی گشتی و ڕۆشنبیری و کللتوری بابانی و سلێمانی بە شێوەیەکی تایبەتی کە ئاماژەی پێ بکەین لەو ڕوانگەیەوە بنە ماڵی مامۆستا جەمال بابان هەوڵیان داوە بۆ هێشتنەوەی ناوی ڕۆشنبیری و ڕووناکبیری گەورەی کورد مامۆستا جەمال بابان کە ناوەندێک بە ناوی ئەوە خۆیان دروستی بکەنەوانێ سوپاسیانەکەین کە سپۆنسەری ئەم ناوەندەیان کردووە ئێمەش ناوەندەکەمان هەر بە ناوی ناوەندی ڕۆشنبیری سلێمانی شارەگە شاوەکەم کە ناوی کتێبە بە ناوبانگی مامۆستا جەمال بابانە وە کتێبخانەی جەمال بابان گرنگیمان پێداوە ڕۆژی زۆر جوانی ئەوی شوێنە بە پرۆژەکانشی بۆیە کاتێک کە چوین بۆ لای پێ بۆ بکەم باسکرد کە زۆر خۆشی هەت بێەوە کتێبخانەکە ئێمە هەوڵمانداوە ئەو کتێبانی کە لە ماڵەکانە ئەمێننەوە پاش وفاتی کەسە ڕۆشنبیرەکان یان نووسەرەکان کە دوایی بە جۆرێک لە جۆرەکان لە ناو ئەچێ و هیچ سوودێکی نامێنێ ئێمە هەوڵ بدەین بە ناوی کەسەکەەوە بیهێنینەوە لێرە داینین و ئامانجی دووەمان لە چاپدانی کتێبە کە باز لە مێژوەکان ئەکا بە تایبەتی بۆ ئەو توێژەر و خوێنکارانەی کە ئەم بەرهەمەکانیان تەواوە بێ و ناتوانن بەدەمیەوە بچن بۆ ئەوەی وەک کتێبێک بڵاوی کەن و سوودی گشتی لێ ببیندرێ و ئامانجی سێممان لە دەرکردنەوەی گۆڤاری بابانە کە تا ئێستا 28 ژماری لێ دەرچووە و بۆ داهاتوو ژماری نوێی دەردەکەین. ئەم ناوەندە سێ ئەرکی سەرەکی هەیە ئەرکی یەکەمیان بریتیە دەرکردنەوەی گۆڤاری بابان گۆڤاری بابان پێشتر ئەم گۆڤارە 28 ژماری لێ دەرچووە کە خاوەنی ئیمتیازەکەی کۆچکرد و مامۆستا جەمال بابان بووە بەڵام لە پاش ئەوە گۆڤارەکە وەستا بۆیە خاوەنی ئیمتیازەکەی ئێستا گواستراوەتەوە بۆ سەیرانخان کە کچی مامۆستا جەمال بابانە و ئێمەش کە بووینەتە تەکلیفمان لێ کراوە کە بووینە سەرنووسەری گۆڤاری بابان
ئێمە ئەومان قبول کردەوە و لەمە بەدواوانێ گۆڤاری بابان تایبەتمەندیمان پێداوەواتە تایبەتمەندێتی وەرگێت چکە لە دنیای ئێستا عەسری پسپۆریە تایبەتمەندێتیە تایبەتمەندێتی گۆڤاری بابان بریتی ئەبێ لەوەی کە گۆڤارێک بێ زیاتر ئیشی بە بواری ڕۆشنبیری بکە بواری کللتوری بکە و بایەخ بدات بە مێژوو کللتوری بابان سلێمانی کوردستان بە شێوەیەکی گشتی واتە ئیشمان لەسەر ئەوەیە و ئەم گۆڤارە ئەبێتە بناغێکی سەرەکی بۆ هەموو ئەو کەسانی کە ئەیانەوێ لەم بوارە ڕۆشنبیریە خزمەتکەن و ئیشکەن ئەمە خاڵیەکەم خاڵی دووەم لە ڕاستیا ئێمە ئەمانەوێت لە ڕوانگەی گۆڤاری لە ڕوانگەی ئەم ناوەندە ڕۆشنبیریەوانێ کتێبخانەیەک دروستکەین کتێبخانەکە تایبەتمەندی هەیە لە کتێبخانەکانی کە ناچێت ئەویش هەر کەسێک خاوەنی کتێبخانەی بێ کتێبخانەیەکی بە نرخ بێ ئەتوانێت کتێبخانەکەی پێشکەشی ئەم ناوەندە بکە لێرە کتێبخانەکەی بۆ پارێزرێ بەڵام دەرگای کتێبەکان یەکرێتەوانێ بۆ گەنجانی ئەم وڵاتی ئێمە کە هەر کەسێ بێوێ لە کللتوری خۆی بزانێ لە مێژووی خۆی بزانێ لێرەزانێ خۆبەخشانە لێرە و قازانجنەویستانە ئەتوانێت بێت سوود لە کتێبەکان وەربگرێ و ئەتوانێت کتێبەکان بەکار بێنێ و بەڵگەنامەکان بەکار بێنێ تەمەڵی ژمارەی زۆر بەگەڵمان هەیە بۆ خزمەتی بواری مێژوو و تێگەشتن خاڵێکی تر لەو ئیشانەی کە ئێمەیکەی لە چاپدانی کتێبە و جێڕانی کۆڕ و سمینارە ئێمە کتێب لە چاپ دەدەین لێرە و ئەوەی بتوانین بە سپۆنسەری کەسایەتیە گەورە بابانێکار کە و خەڵکانی دیکەش هەر کەسێ بتوانێت سپۆنسەریمان کە بۆ چاپکردنی کتێبەکانمان کتێب چاپ بکەین پاشۆکە کتێبەکان چاپ بکەین بڵاویەکەینەوە بە هەموو کوردستانە و ئەو کتێبانش کە ئێمە چاپیانەکەین کتێبگەلێکن کە بە نرخن وەک بایەخی ڕۆشنبیری گرنگیان هەیە و ئەو کتێبانن کە لە شێوەیەکی گشتی لە کوردستاندا با بڵێن ئەبێتە جێگرەوەیەک واتە بەردێکی بناغا بێ و تایبەتمەند دەبێت بە تایبەتتر لە بواری کللتوری و لە بواری ڕۆشنبیریدا بایەخ و تایبەتمەندیەکی زۆری ئەبێ خاڵێکی تر لەوانش کە ئێمە توانین بکەین و ئەرزمانکردن کە جێڕانی خولەکەینەوە لێرە کۆمەڵێکی زۆر خولی ڕۆشنبیری خولی کللتوری ئەکەینەوە بۆ هۆشیارکردنەوەی گەنجەکانمان کە وە خەڵکانی تر بە شێوەیەکی گشتی و ئەوانەی کە لە مێژوو نازانن بە شێوەیەک بتوان لێرە خزمەت بکەن ژمارەی زۆر لە مامۆستایانی زانکۆ لەو بوارەدا خۆشبەختانە ئامادەیان دەربڕێەوە کە بەسپۆری و بوارن بێن لێرە خۆبەخشانە سیمینارەکانیان پێشکەشکەن کۆڕەکان بەڕێوەرن بۆی بتوانین ئێمەش جێپەنجەیەکمان دیار بێ ئەوەی ماوەتە بێڵین ئەوەیە هەمومان خۆبەخشی لێرەیە تەنها مەبەستمان بەرزکردنەوەی کللتور و ڕۆشنبیری کوردیە.